باسی پرۆژەکەی خۆتمان بۆ بکەی ئەمڕۆیەوە لێرە بەچی بەشداریتان کردووە چەند خوێنکارن کە بەیەکەوە پرۆژەیەتان سەرەتا بەخێراتنی کەڵاکەتە دەکەین من قوتابی سمەیە ئەحمەد لە بەشی تەکنۆلۆژیا زانیار لەگەڵ هاوڕێکانم هەڵساین بە دروستکردنی پرۆژەیەک بە ناونیشانی بەبی کڕایدنگ سیستەم واتە بێشکەی ئەلکترۆنی ئەم بێشکەیە لەم سەردەمەدا دایک و باوک زۆر مەشغوڵن ئەم بێشکەیمان دروست کرد بۆ ئەوەی چاودێری مناڵەکانیان بکەن بە شێوەیەکی تەندروست بۆ بێشکەیەکمان دروست کردووە ئەگەر مناڵەکە گریە دوای چەند چرکێک لە گریانی مناڵەکە بێشکەکەمان دەست دەکات بە جۆڵاندن ئەگەر مناڵەکە ژیر بوویەوە ئەو کاتە بێشکە ئۆتۆماتیکی دەوەستێ بەڵام بۆ جاری دوم ئەگەر مناڵەکە گریا و ژیر نەبوویەوە بۆ جاری دوم لە ڕێگەی سیمکارتەوە نامێک دەچێت بۆ دایکەکە بۆی ئاگاداری بکاتەوە کە مناڵەکە دەگرێت ئەگەر مناڵەکە هەر ژیر نەبوویەوە بۆ جاری سێم بە هەمان شێوە لە ڕێگەی سیمکارتەوە تەلەفۆن بۆ دایکەکە دەچێت بۆ ئەوی ئاگادار بکە مناڵەکەی دەگرێت توانێت تاکو بکەین ئێستا ئەگەر ئیش لێ بکەین بزانێت چۆنە ئێستا گریانەکەی سەرەتا گوێی لە گریانی مناڵەکە بێت ئەگەر تاکو بکەینەوە بزانین چۆنە کوێتەکە گوێی لە گریانی مناڵەکە بێت خۆی ئەکەوێتە جوڵە بۆ جاری دومرامە بۆ جاری سێم تازە ئەوە جاری دوام بۆ مناڵەکەی گریا تازە ڕاست نامە بۆ من هات يعني وقتی ما چگیری اگه جاره دوی گریا راز نامایدن اگه بجاره سه تر گریا راز تلفونه دن وقتی دیار که کم نالکه گریا بالضبط تازه بود سه جا وقتی اینکو بگیری دو جا گریا جاره دوی راست نامه بو من هات يعني قدام من يد كده گیری اگه جاره کدی که بگیرید راز تلفونه که اگر بوجاری سه نالکه بگیرید تلفن بو موبایل لموبایلەکە دوای چەند چرکێک ڕاست دێ تاوەکو تەلەفۆنەکە دێ باسی ئەوم بۆ ئێستاوە تەلەفۆنەکە بەڵێ یەک جار ڕاستە چۆن ئەتوانی بڵێن هەر کەسێ بێوێت توانێت لەگەڵ موبایلەکەی ڕەتی بکات هەر کەسێکت بێتن شێرگە موبایلە خوڕا بێت هەر ڕقامەکە بێتن تشەی تێدا بنویسی و ئەگیا چێ بکەیت لە ڕێی سیمەوە لە ڕێی سیمە خوشتر خێرە